لە شاری سلێمانی پاڵەوانێتی کیکبۆکسێنی یانەکانی باکووری عێراق بە بەشداری 11 یانە دەستی پێکرد کێبڕکەکانی پاڵەوانێتیەکە بۆ ڕکابەریکردن بوو لەسەر 12 کێش کە لە کێشی 51 کیلۆگرام دەستی پێ دەکرد تا زاید 9.53 یاریزانیش بەشدار بوون. سەرۆکی لقی سلێمانی کیکبۆکسێنی عێراقیش باز لە بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە دەکات کە بۆ 4ەم ساڵە لەسەر یەک لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت و بەرنامەکانی یەکێتیەکەشیان باس دەکات. ئەمە وەک یەکێتی کیکبۆکسی سلێمانی یارە ئەمڕۆکە لە شاری سلێمانی ئەم پاڵەوانێتیە ساز دەکرێت یارە بە هاوکاری ئێمە یەکێتی کیکبۆکسی عێراقی ئەم پاڵەوانێتی ساز کردووە لە شاری سلێمانی کە ئەم پاڵەوانێتیە بۆ گژیانەکانی کوردستانە و ئەتوانین بڵێن 11 یانەی کوردستان بەشداری کردووە لەم پاڵەوانێتیە کە زیاتر لە 70 یاریزان بەشداری تیا کردووە. خۆشبەختانە تا ئێستا پاڵەوانێتەکە ئاستێکی زۆر باشی بەخۆ بینیوە لە چاو ئەوەی کە با بڵێن لەم ساڵانەی دوایە کە بە بۆنەوەی باری ئابووریەوە ئەم بتوڵانە تۆزێک کەم ببووە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەتوانین بڵێن گڕوتینێکی هاتوۆتۆ بەبەرە پاش ئەم چالاکیە بەنیازین کە ئێمە پاڵەوانێتیەک بکەینەوە بۆ ئاستی لاوان کە تا ئێستا بۆ ئاستی لاوان لە سلێمانیا پاڵەوانێتی بۆ کیکبۆکسی نەکراوەتەوە و پاشان بەنیازین پاڵەوانێتی بکەینەوە بۆ ئاسی تازە پێگەیشتوان و بێچۆشێرانیش. لە پاڵەوانێتیەکەدا پارێزگای سلێمانی بە 7 یانە و پارێزگای هەولێریش بە 2 یانە و سەلاحەدینیش بە 2 یانە ڕکابەریان دەکرد. ڕاهێنەری یانە بەشداربووەکانیش باز لە بەهێزی پاڵەوانێتیەکە دەکەن و گەشتبینن بە یاریەکەش لەبەر ئەوە یاریزانەکانیان لەسەر ئاسی کوردستان و عێراق ناسراوە. یانەی شێروانە هەمیشە پلەی باشی بووە ئەگەر یەکەم نەبێت دووەم بۆ بەڵامی شەڵا پشت بەخوات دڵنیا بە ئەم جارە پلەی یەکەم بەدەستێنێت بە تاکید پاڵەوانێتی خۆی لە خۆیدا ئەمە بەردەوام یاریزان هانەدات بۆ ئەوەی زیاتر پێشکەوێت و یانەکانیش هانەدا بۆ ئەوەی زیاتر احتیمام بە تیپەکان بدەن خەڵکیش هانەدا بۆی زیاتر ڕوو لەمە وەرزشە بکەن چالاکیەکان خۆی لە خۆیدا ئەمە شتێکی باش حەزەکەن بەردەوام هەبێتەوە. یاریزانەکانمان ئەزمونێکی باشیان هەیە پاڵەوانێتی زۆریان بینیوە معروفیشن لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستانیشە. دوای تەواوبوونی ئەم پاڵەوانێتیە هەڵبژاردەی باکوور دروست دەکرێت و لەگەڵ هەڵبژاردەکانی ناوەڕاست و باشوور ڕوبەڕووی یەک دەبنەوە و لە کۆتاییشدا هەڵبژاردەی کیکبۆکسێنی عێراق دروست دەکرێت بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکانی دەرەوەی عێراق. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.